ناتەبایی و ململانیەی نێوان یەکێتی و پارتی بووەتە ڕێگر لە یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک لە بەرژەوەندی کورد. هەر ئەمە شوای کردووە تا دێت کورد لە پرۆسەی سیاسی و ئیداری شارەکە دوور دەکەوێتەوە. بەرپرسێکی یەکێتیش دەڵێت پارتی بووەتە بربەست لە بەردەم ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک. تاکو ئێستا بڵێ تاکو ئێستا بربەستیشی گەورەشە ئەنی بەبەستێکی زۆریشی داناوە بە تایبەتی لە بەغاش بربەستی داناوە دەکات لە کەرکووک و کەرکووک هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان باشە ڕاستی ئازانن کە ماوەشی زۆر بوو ئێمە چاوەڕوانی ئەوانمان کرد و هەر بەردەوامیشین و بێهوواژ نەبووینەوە مۆزوعایە چونکە ئێمە لەسەر هەردوو ئاستەکار کارەکەین بەڵام ئێمە پێیان باش بوو لەسەر ئاستە کوردستانیەکە زیاتر ئێمە خۆمان خاوەن مبادرەکەمی و لای ئێمە مبادرەکە بێت لای لیستی برایەتیەوە بێت لەگەڵ لایەن پێکاتەکانی کەڕێکەوین بە پاکێجێک پێکەوە هەموو حیزبە کوردستانەکان پێکەوە بین بەڵام ئەگەر ئەمەش نەلواون ئەو برادرانی پارتی ئەگەر هەر ڕێگریان کرد و هەر بربەستیان دروست کرد و نەگەڕانەوە بۆ شارەکە و ئێمە مەجبورین یعنی بە ناچاری دەبێتەوە لەگەڵ خۆدا ئەم شارەوە نابێت ببینێتەوە بەم شێوەی کە پارێزگارێکی عەرەب حکمی شارەکە کات. لەلایەکی ترەوە حزبەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ئەو دوو حزبە بە بەرپرسیار دەزانن لە قوڵبوونەوەی کێشەکانی شارەکە و پێیان وایە ئەو دوو لایەنەی دەسەڵات ئامادەن بۆ بەرژەوەندی خۆیان شەڕی پۆست بکەن بەڵام لە بەرامبەر چارەسەری کێشەکانی کەرکووک بێدەنگن. پارتی و یەکێتی پێویستە لەسەریان بەجددی بێنە پێشەوە و ئەو وەزعە چارەسەرکەن بە تایبەتی مەسەلەی پارێزگار ئەوان بە حەقل لە بەغا شەڕی پۆستەکەن لێرەش نایەن بەڕاستی وەزعی کەرکووک چارەسەر بکەن بۆیە لەسەریان واجبە کە بەجددی بێنە خات و حیزبە کوردستانەکانیش ئەرکیان ئەوەیە کە کۆبنەوەیەک بکەن بۆ ئەوەی زیاتر این بکەنە سەر پارتی و یەکێتی بۆی بێنە سەر ئەوەی کەوا پارێزگارێک بۆ شاری کەرکووک هەڵبژێرن. دیارە کورد لە ڕابردوو پێش ڕفراندۆم و 16 ئۆکتۆبرش قوربانی بەرژەوەندی حیزبی هەردوو حیزبی دەسەڵات بۆ و دوای 16 ئۆکتۆبرش تا ئێستاش بەردەوام کەرکووک قوربانی ململانی بەرژەوەندی هەردوو حیزبی دەسەڵاتە ئێستاش ڕێگریکردن لە دیاریکردی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک لە جێڕانەوەی سیمایەکی دەسەڵاتی کوردی بۆ شاری کەرکووک دیسانەوە بەرژەوەندی هەردوو حیزبی دەسەڵاتە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ کاری لە پێشینەی و کاری سەرەکی بۆتە ئەوەی ڕێگر بێ لەوەی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک دیاری بکرێت لە بەرەوەی پێی وایە لەمەدا هیچ بەرژەوەندیەکی حیزبی ئەوی تێنێ بۆیە دووبارەی دەکەمەوە کەرکووک لە ڕابردوو لە ئێستاش وە پێم وایە لە ئایندەشدا تا ئەم عەقڵیەتە زاڵ بێ قوربانی بەرژەوەندی هەردوو حیزبی دەسەڵات دەبێ. لە دوای 16 ئۆکتۆبەر و دوورکەوتنەوەی کورد لە پرۆسەی سیاسی لە کەرکووک و لا بردنی دەیان بەڕێوەبەری کورد لە شارەکە نەیتوانی ناکۆچیەکانی نێوان پارتی و یەکێتی کۆتایی پێبێنێت و لە بەرژەوەندی کەرکووک و دانیشتوانە کوردەکەی بڕیاری کوردانە بدەن بەڵکو لە جیاتی دانانی پارێزگارێک بۆ کەرکووک ئەو دوو لایەنە شەڕیان برتۆتە بەغداد و بێ گوێدانە چارەسەری دۆخی ناوچە جێناکۆکەکان شەڕی بەدەستێنانی پۆست دەکەن لە بەغداد. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.